هەر لەبارەی فستیڤالەکە میوانێکم لەگەڵە بەڕێز حازم باپیر ئەندامی لیژنەی فستیڤاڵی سپیایی لە سێمێڵ. بەڕێز حازم بەخێر بێ بۆ کوردستان 24 باسێکی فستیڤالەکەم بۆ بکە پێم بڵێ چەند ڕۆژ بەردەوام دەبێت، چەند جوتیار بەشداریان کردو، چەند ئاژەڵدار بەرهەمەکان چین؟ سوپاس بۆ بەشداربوونەوە بۆ کەناڵی 24 سوپاسیای کەناڵی 24 دیکەم کە وەختی هەمی وەختا ئەوێت مەدا و داخوازە و دیفچۆنا مەدکت و گل و گازنیدمە ئەف ویستەڤالە ئەڤروگە هاتەڤەکردن 20 هەیڤێ 21 هەیڤێ و 22 هەیڤێژی یە بەردەوامە سێ ڕۆژە بۆ سماوی سێ ڕۆژایە ئەف ویستەڤالە بەرهەمێ vê vîstevalê me بۆ بەرەهاندانا بەرهەمێ خۆمالی و جوتیاران e me heştê çadir vedayne heştê xîvetgeh hene û ji ber xîvetgeheke mezin ya 10 metrî ew jî bez bo ajelî me ya danayî û ev vîstevale ji hemî parêzgeha Duhokê digiret û heta parêzgeha Erbîlê jî ya girtî û ji derveyî welatî jî hindekê hatîn û ev berheme hemî berhemê spiyatiye wî ajelî ye berhemê me berhemekî xwemalî ye berhemê me bixwaye em حکومتا هەرێما کوردستانê kabîna nehê gelek handana berhemê xwemalî dikit û kertê gişt û kalî eger me kertekî gişt û galî yê baş û rêz û paqij û giring hebet dê me pêşesaziyê giring û rêk û pêk hebin û yê saxlem hemê wexta em hez dikin berhemê me yê xwemalî li ser sifra me bit em berhemê xwe bixwin em ne berhemê biyanî bixwin ne berhemê dewrûberên me bîne nav me da aleme milyonê dolara berhemê xwe firoşte me em berhemê xwe boçî nafiroşin vêja rêka mayîka heve ez daxwazê ji hikûmeta herêma Kurdistanê dikim ku bû me dergeh bêne vekirin ev dergeh te bêne vekirin û berhemê me bête firotin باشە bête firotin û ev evê dê erê بەڵێ بەڕێز حەزم چەند جوتیار ئەمڕۆ بەشداریان کردووە ماشەڵڵا زۆر قەرەباڵخە فستیڤالەکە چەند جوتیار بەشداریان کردووە ئەوانەی کە لەوێن بۆ نمونە چ بەرهەمێکی سێمێڵ زۆر بەناوبانگە تاوەکو خەڵک بیکڕێ ولی مامۆستا سێمێرم نابوو دەنگە دەخلودانە زیراعەتی چاندنێ و زیراعەتی ئاژەڵداری نێزیکی چل خیڤەتگەهێت me hemî berhemê spiyanî tîneyê xwemalîne û ev berhemê ew çilê dîtir jî hemî corev cor her ew e yê berhemê ajalî bin yanî ew ê dîbit hemî me ew berheme danaye ew berhemê hemê xwemalî me handana me ev ye îşallah me berelê em salê bêt jî evê vîstevalê hêj master danin bû cotiyarê xwe deverê ku hikûmeta me ya herêmê piştevanê cotiyara hemî wexta û piştevane jî بۆ زانین gelek berhemê me yê xwemalî yê birîne ji derveyê welatê me yê birîne ji derveyê welatê wekî sêva wekî tirî wekî hinara û îşallah berhemê me yê spiyatî jî û ajeldarî jî dêçine ji derve هیچ کارگەیەک لە قەزای سێمێڵ یاخود لەو ناوچەیە هەیە بۆ ئەوەی کە بەرهەمی ئاژەڵدارانی لێ بکرێت بە بەرهەمەکانی ماست و پەنیر و جۆرەکانی دیکە بەێ مامۆستا سپۆنسەرێ سەرەکی سپۆنسەرێمە کارگەها کاڤینە و زوومە و ڕامیە ڕۆتاشە ئەvە هەمی ئەو نێت کارێ بەرهەمێ خۆمالی بکەن یê berhemê ajeldarî û yê me bixwe berhemê me bixwe ne berhemê ji derve tînin ku bû me dikine mas û penîr û jajî ew tişte hemî berhemê me bixwe ye şîrê me ye tînin dikine penîr û mas û sertî û her tiştekî dîtir evê corê spiyatiya girêdayî ver erê wala hemî berhemê me yê xwemalîne باشە بەڕێز حەزم ئەم فستیڤاڵە یاخود ئەم جۆرە فستیڤاڵانە چەند گرنگن بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە ناوچەکانی دیکەش شارەزایی بەرهەمە خۆماڵیەکان بن و ببێتە دەرفەتێکیش بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران و ئاژەڵداران مامۆستا سوپاس بۆ بەرسەوا بۆ vê پرسیارەتە گرنگ ئەم مامۆستا ئەم هەمی ئاژەڵداریت هاتینە خوددان کردن ئەم هەمی بە ئاژەڵداریت خوددان بین ئەم هەمی کردی چاندنێ و ئاژەڵداری ئەمێتگیرنە زەڵام و خوددان ماڵ و ژن و عیال و حتا me medrese و تشت تەمام کرین
ام نب اویدین اب چه کسی که چموچه نبین یعنی دای بابی ما بی موچه امید خدا کنی امید مزن کنین ویجا بر همه آجال داری و او فیستواله زور گیران کن داخل که ما عیالی ما اف جیلیت پس من رابین اف نتوید پس من رابین او جید و جور اویدیا دا پشیدارم دابزانن آجال داری چند گرینگه و چند مهمه اوه کچه کال gelmez Amerika'ya hati yaş Amerika hati منطقه بارزان شولي آجال داريت كد فيجا في بشيدار الجلمل فيستفالي يعني يا الأمريكا ما بي يا الفيري بشيدار الجلمة بوزاني ناتا أري والله يعني أم همي آجال داري ما بآجال داري تاتينا خدان كرني أري والله ما مستقبلي بله كاك حازم برهمكاني سنوري إيوا داواکاری لەکوێ زیاتر لەسەر لە ناوخۆی کوردستان یاخود دەنێردرێتە دەرەوە مام هۆستا پرسیارەتە گرنگە یعنی vêgavê ev berîgên gel parêzgeha dihokê pişqendîlî bigire heta zaxo ev berheme gelek berfir hewgelekê hey jî bes me dergê hebin bêne firotin dergê me hebin vêja me maqseda me pê ew e ev vîstevala me dayînay da dergehê fironê برفرهت اللي بينه وبين فروتن وام داخوازه حكومتها هريمه كن هيج درجها بو مفكت الجل دورو بريد ما اف برهمه بيت فروتن اوي صد باص هبت دي كتا 200 باص دي كتا 1000 باص بس هبت بس درجه هبت درجه بين فكرن بله وما مستمع اردكي باشي هي ما زراعتك باشا هي ما آوا باشا هي ما مروفت هين يعني هر تشتي ما بيت خدان كرن ما خدان ام خدان تليهين ما ام خدان ارض ولاطن راسته بێگومان خوا بەرەکەت بخاتە بەرهەمی جوتیاران و ئاژەڵداران و خاکی هەرێمی کوردستان زۆر بەپیتە و بەرهەمەکانیشی بێگومان تایبەتترینە زۆر سپاس بەڕێز حازم باپیر ئەندامی لیژنەی فستیڤاڵی شیرەمەنی لە سێمێڵ لەگەڵم بووی